سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش لا تۆڕی میدیای ئێستاوە بەرنامێکی نوێی مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. بەرنامەیەم جارەمان تایبەتە بە کوالیتی کۆنتترۆڵ و بە تایبەت کوالیتی ئەو خۆراکانی کە دەهێنرێنە هەرێمی کوردستان. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز لەشکر حەمید کە خۆی پسپۆری خۆراکە زانیاری زیاتر لەو بارەیە وەردەگری. دەمانێت بزانین بارودۆخی کوالیتی کۆنتترۆڵ و بە تایبەت کوالیتی خۆراک لە هەرێمی کوردستان گەیشتووە بەکوێ. دەشمانەوێت بزانین بە شێوەیەکی گشتی ئەو پلاستیکانە یاخود ئەو مادە و کەلوپەلانی کە خۆراکی تێدەکرێت کە پلاستیکن زەرریان یاخود زیانە تەندروستیەکەیان چییە؟ بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز گوتم لەشکر حەمید دەکەین. کاک لەشکریان سڵاو لێبم کاتەوە باش یادارم زۆر باش بین. زۆر سپاس بەڕێزم. کاک لەشکر با لەوە دەست پێ بکەین. بارودۆخی کوالیتی کۆنتترۆڵ بە تایبەتی خۆراک کوالیتی خۆراک لە هەرێمی کوردستان گەیشتووە بەکوێ و لەکوێدایە بۆ پێی جەنابتان لە بوارەکەیان؟ بەداخەوە کوالیتی خۆراک لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم 10 ساڵ پێش ئێستا زۆر لە ئێستا باشتر بوو. لەبەرەوەی کاتە پێش 2014 دەستەی کۆنتترۆلی جۆریمانە بوو لە هەرێمی کوردستان کە هەموو سێکتەرەکانی خۆراک، کشت و کاڵ، ڤێتەرنەری، تەنانەت سوتەمەنی و کۆزماتیک و جوانکاری ئەوانشی تیا کۆکرابەوە بە شێوازێکی ئەکادمی ئیشی تیاکرا، کۆمەڵ خەڵکی پسپۆری تیا بوو، کۆمەڵە ئەجیزەی باش کڕابوو، تاقیگەی باش دروست کرابوو و کۆمەڵە کادری باش دروست کرابوو کە دەوران بینیوە لەسەر و ئامێرانە بەکاری بێنن و بەداخۆ لەبەرەوەی کە بۆ شێوازە کار بکرایە بەشێکی زۆر ئەو خۆراکانی کێتە هەرێمی کوردستانیان ئەو کاڵانی کێت هەرێمی کوردستانەوە ناتوانرا داخلی هەرێمی کوردستان بێت. ئەمە وای کرد لە ساڵی 2014 بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستەی چۆڕەڵی ستۆک کرد، دابەشی کرد بەسەر وەزارەتەکانە بۆ نەخۆراکی دابش کرد بەسەر وەزارەتی تەندروستیە خۆراک و دەرمان و کۆزماتیک و جوانکاری و موادی جوانکاری کە ئافرەتان بەکارێنن بۆ وەزارەتی پلاندانان لە کۆنتترۆلی جۆری مایەوە و بسوتەمەنی بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان کشتتوکاڵ و سەوزە و میۆ پشکنینەکەی درا بە وەزارەتی کشتتوکاڵ. ئەمە وای کرد فرەڕەهەند بێت و هەر وەزارەتی خۆی پشکین بۆ بوارەکەی خۆی بکە بە جوانی کۆنتترۆل نەکرێت و دواتر بەداخەوە لەوەش خراپتر ساڵی 2007 لە هەرێمی کوردستان ئەو کاتە کۆمپانیاکان کوالیتی کۆنتترۆلی خۆراکیان وەرگرت لە هەرێمی کوردستان واتە مەرزەکانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەسەر سێ کۆمپانیادا بەش کرا کوالیتی کۆنتترۆلی مەرزەکان درا بە کۆمپانیاکان. یعنی ئەوەی من کە تێبینیم کە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو سێکتەری خۆراک و دەرمان کە ئاسایشی خۆراکی پێوەبەندە لەلایەن حکوومەتەوە چاودێریەکرێ و حکوومەت خۆی سەپەرشتەکە. ئەگەر کۆمپانیاکەش هەستێ بۆ ئەرکە لەژێر چاودێری وردی حکوومەتە بێت حکوومەت خۆی بڕیان لەسەر ئەوەیەات ئەوان وەکو تەنها حکو جێبەجێکار کۆمپانیاکان بەکارێن. بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان کۆمپانیاکان بڕیان لەسەر کوالیتی خۆراگەیەن لەسەر پشکنی خۆراگەیەن و تاقیەکانیان داناوە کە ئەمە ژوای کرد ئەو بەشەشی کە وەکو پێویستەکرا بەداخۆ ئێستا توانم بڵێم وەکو پێویست پشکنەکان ناکرێت بۆ زۆربەی و پشکنانی کە پێویستن بە پێی ستاندارد و لە ڕووی تەندروستی و کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ لە هەرێمی کوردستان وەکو پێویست ناکرێت. کاک لاوکۆ بۆ نمونە ئێمە سێ جۆر پشکنینمانەیە بۆ خۆراک، پشکنی فیزیاییمانەیە، کیمیاییمانەیە، مایکرۆبایۆلۆژیمانەیە. پشکنە فیزیایەکان لە ڕووی تام و بۆن و بەرواری بەرهێنان و بەسەرچوون و لە ڕووی شێوەی خواردنەکەیە و مودەی بەسەرچوونەکەیەتی ئەمە لە هەرێمی کوردستان ئاکرێت ئەمە ئەجزەی ناوێت کەمترین ئامێریێت. پشکنی دۆمانەیە کە پشکنی میکرۆبیە واتە ئەگەر بەکتریان لەناو خۆراکە گەشە بکات پشکنی بۆکرێت بەڵام ئەیش بەداخۆ بە هەموو بەکتریاکان ناکرێت ئەو بەکتریانەی کە کولفەی تێچێ کاتی پێچێ و وەکو پێست پشکنی بۆش ناکرێت. پشکنی دووەمیش تا ڕادێکی باش دەتوانم ئەوەی کە پەیوەندی بە بەکتریا و میکرۆبە هەیە لە هەرێمی کوردستان نەکرێت. بەڵام پشکنی دووەم ئەگەر من خۆراکە بخۆم لە ڕووی بەکتریایی و بەکتریای تیابێت یەکسەر کاریگەرێکی لەسرم دەرەکەوێت تووشی سکسون ڕوشانەوە دەکات بە زووی چارەسەر وەرەگرێتی بۆ لای دکتۆر لە خستخانە چارەسەر وەرەگریت واتە زوو نەخۆشیەکە و تیا دەرەکەی و زوو چارەسەرەکەی. ئەمەشیان لە هەرێمی کوردستان نەکرێت واتە پشکنی فیزیایی و میکرۆبەکە کرێت. پشکنی سێم کە زۆر زەرورە بەداخۆ تاکو ئێستا وەکو پێویست لە هەرێمی کوردستان ناکرێت و لە سنوورەکانش وەکو پێویست ناکرێت پشکنی کیمیاییە. پشکنی کیمیایی چییە؟ ئەگەر بۆ بینەرایی ڕووکەینەوە لە ڕووی پێکاتەی خۆراکیەکە واتە ئەو خۆراکە لە چی دروست کراوە، پێکاتەکانی چی تایە، چی مادێکی بۆ بەکاراتەوە، ئەم خۆراکە دژەمێری بۆ بەکاراتەوە لە کاتی بەرهەمێنانەوەتە پێستایت بۆی کە ماوەیەکی زۆر خۆراکە بمێنێتەوە و بەرهەمێکی زۆرتر با بەدەستەوە، ئایا ڕێژێکی زۆر نیتات بۆ بەرهەمێنانی خۆراکە بەرهەمێنراوە لە کاتی بە کشت و کاڵکردنیە و ئایا لە کاتی بە پیشەسازیکردنە واتە لە کارگەکانە کە بەرهەم دێنێ خۆراکە ڕێژێکی زۆر موادی پارێزەری بۆ تێکراوە بە ئاسی ستاندار نییە بەداخۆمانەوەکو پێویستە لە هەرێمی کوردستان ناکرێت کە ئەمانەش ڕاستخۆ پەیوەندیان بە تەندروستی مرۆڤەوەیە. ئەم پشکنی زۆری سێمە کە کیمیاییە
لە هەرێمی کوردستان وەکو پێویست ناکرێت و کاریگەری زۆر خراپەیە بەداخۆ منێک کە خۆراکێکە خۆم من زۆر جار کە بابەتێک بڵاوەکەم وەتانان لە پێیجەکە خۆشمە ئەڵێ تۆ باسی ئەوواکە ئێمەی خۆن هیچ کێشەیەکی شین ڕاستە تۆ خۆراکێکەگەر لە ڕووی پێستیسایدەوە بێ یان لە ڕووی نیتراتەوە بێ یان لە ڕووی موادی پارێزەرەوە بێت بە ئاسی ستاندارد نەبێت تۆ بیخۆ یەکسە کاریگەری ناکات لەسەرت بەڵام بە تێپەڕبوونی کات لە ماوەی 5 ساڵ ئەنجامەکەی دەرەکەی لە ماوەی 10 ساڵ ئەنجامەکەی دەرەکەی و تووشی نەخۆشی دەرچخانەکانمانەکە بە تایبەتی نەخۆشیەکانی شێرپەنجە بۆیە بەداخۆ درێژخانە بە مودەیەکی درێژتر توژەبی بەڵام کاریگەرەکەی یەکسەر ڕاستخۆ کاریگەریەکان سەر تەندروستی مرۆڤ یان بۆ نمونە بەسیترین شت کاک لاوکۆ ئەم ماسانەی کە هێتە هەرێمی کوردستانەوە ئێمە پێی ستانداردی عراقی نابێت چەوری ئاژەڵی زیاتر بکرێتە ناو ماسۆت پێویستە بەس چەوری ئاژەڵی تابێ بەڵام ئەو ماسانەی کە هێتە هەرێمی کوردستان بەداخۆ پشکنی پێکاتی چۆرەکەی بۆ ناکرێت چۆری نەباتی چۆری پاڵمە کە بە پێی ستاندارد ڕێگە پێدراو نیە لە وڵاتانی پێشکەوتوو پاڵم هەر قەدەغە کراوە بۆ لەبەرەوەی ئەم پاڵمە هۆکارە بۆی کە بۆرەکانی خوێن تەسک بێتەوە بۆرەکانی چۆری نەباتیە زۆر لە نەباتیان لە ناوکی دەنگی خوڕماوە دروستەکرێ ئەمە کرێت سەرماس بۆ نماسەکانی کاوردی هەرێمی کوردستانەکرێت زۆری کە بینێت نووسراوە لە سادەی چۆری من دڵنیاتانەکەمە ئەو ماسانەی کە ڕێژێکی زۆر چۆریتیە لە 3.4 زیاترە جگە لە ماسی گامێش ئەمانە هەمووی چۆری پاڵی بۆ زیاکراوە پشکنیشی بۆ ناکرێەوە پێی ستانداردی ژنێ و زیان بە تەندروستیوانەگەنێ ئەوە یەکێک لە نمونەکانیان بۆ نمونە سرکە دروستەکرێت هەرێمی کوردستانەوە لە سێو دروست ناکرێت لە تاقیگای لە موادی کیمیایی دروستەکرێ و لە مێتابای سۆلفاید مادێکی کیمیاییە دروستەکرێت کە ئەم مێتابای سۆلفایدە یعنی تەنانەت لەسەری نووسراوە ئەگەر بێت و بەردەستی بکەوێت نەک مائیدە و نەک خواردن ئەبێ 5,000 تەخفیف کرد و ڕوون بکرێتەوە ئەی بەداخۆ ئێمە بەکاردێنێت بۆ دروستکردنی ترشیات بەکاردێنرێت بۆ زەڵاتە بۆ خواردنەکانی ڕۆژانە کەمانە هەمووی کاریگەریکات ئەمە یانی نمونەیەکی بەسیتە ئەتوان بڵێن بەداخەوانە لە هەرێمی کوردستان وەکو پێویست ناکرێت ئەمە سەرباری ئەوەی کە ئەو مادانی کە پێشتەجانەوە ئاماژەت پێ کردووە هەندێک موادی پلاستیکیە بەکارێنێ بۆ خۆراکان زانایشمان لەسەرەوە بیتێ ئەو مادانی کە هەیە مادانی کە بۆ خۆراک بەکارێنەوە خوددا بڵێم خۆراکیان تێدەکرێت ئەوانە چۆن کوالیتی ئەوانە بەنسبەت ئەو موادانی کە بەکاردێنێ بۆ خۆراک زۆر گرنگە و موادانە خۆی سەلامەت بێ تۆ هەرچەنە خۆراکەش سەلامەت بێ ئەگەر خۆراکەش بە بێستاندار بێ و تەندروست بێت بیکێتە علبەیەکیان پێکاتەیەکەوە کە تەندروست نەبێت زیان بە تەندروستیمانەگەنێ ئەگەر بۆ نە باسی خواردنکەین نەک لە سنوورەکانەوە کە هاوردی هەرێمی کوردستانەکە کاک لاوکۆ بەداخۆ لە چێشخانەکانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و هەولێر و دۆک لە هەمووی بینین کە خواردنەگەرمەکان ئەخرێتە ناو قاپی پلاستیکی احتیادیەوە کەم قاپ پلاستیکانە بەداخۆ زۆربەی لە ڕیسایکل دروستەکرێت لە پاشەری پزیشکی دروستەکرێت نرخێکی زۆر هەرزانی هەیە ئەم خواردنەی کە تەیەکەی لەو پلە گەرمیە بەرزایە ئەمە واکە کە کاریگەری بکاتە سەر شیبوونەوەی پێکاتی پلاستیکە زۆر جار ڕێژەیەکی زۆر هێڤی متاڵەکان و کازا قورسەکانی هەیە من لە ماوەی ڕابردووە بەداواچوونێکی وردم کرد بۆ پەرداخی چاخواردنەوە ئەوەی کە لە چایخانەکان بەکاردێنرێت سەفەریەکان نایلۆنەکان و ئەو کوپانەی کە تەنها بۆ قاوەش بەکاردێنرێت و لەگەڵ ئەو قاپانەی کە بۆشلە و برنج و ئەوانە بەکاردێنێت لە چێشخانەکان یان ئەو زەرفی بەنگبینی کە بەکاردێنرێت لەگەڵ سەتڵی ماست من ئەمە بردم پشکینم بۆ کرد لە تاران هەمووی پشکینم بۆ کرد لە ئەنجامە دەرکەوت چەند قات ڕێژەی کازا قورسەکان ڕێژەی کادمیۆم و نازام قورقوشمە و مادانەی کە هۆکاری سەرەتان لەناو ئەو پێکاتانەیە هەبوو بە گەرمی شیە بێت و تێکەڵی خواردنەکە بێت ڕاستە تۆ کە خواردنی سەفەری خۆی وەکو چۆن باسی مادە کیمیاییەکەمان کرد بە جارێک دوجار تەسیر ناکات بەڵام بە تێپەڕبوونی کات ئەوە کاریگەریەکە سەرمان بۆیە ئەو پلاستیکانە بەدڵنیاییەوە بۆ پلە گەرمیە بەرزە خواردنی تێکرێت بە هیچ جۆرە تەندروست نیە ئەگەر پلاستیکە ستانداردیش بێت بۆ گەرمیە نابێت تێکرێت نەک ئەو پلاستیکە خراپی بەداخۆ لەبەرەوەی منافەسەیەکی ناشەریفانە هەیە لەسەر نرخ بۆی بە کەمترین نرخات دەستی هاوڵاتی لەسەر ئەساسی کوالیتەکەی زیان بە تەندروستیمانەگەێنێ بەڵام بۆ نمونە ئێستا پێکاتی ترمانەیە پێکاتی گیایمانەیە کە لە نشاستە و گەمەشامی دروستەکرێ هەم سەتڵی ماسی لێ دروستەکرێ هەم قاپی سەفەری و پەرداخ و کوپی لێ دروستەکرێت کە ئەمە زۆر سەلامەت و تەندروستە و لە کاتی ئەوەی کە لە ناو ژینگەشە بە تێپەڕبوونی کاتێکی کەم لە ماوەیمان کە ئەگەر بەر تیشکی خۆر کێشیە بێتەوە و مادێکی ئۆرگانیە زیان بە ژینگەش ناگەێنەوە بە تەندروستیشمان ناگەێنێ بۆیە بەدڵنایەوە ئەو خواردنە گەرمانەی کە ئەکرێتە ناو پلاستیکانەوە گە پلاستیکە تەندروستیش بێ زیانمان پێگەنێت چونکە پلاستیک بەشێکی زۆری بەرگەی پلەی گەرمی 25 بەرەوسەرەوە ناگرێت یعنی لە 25 پلە گەرمی بەرەوسەرەوە زۆر جار بەش لە پێکاتەکەی شیە بێتەوە بە تایبەتی مادەی ئەنتیۆمەنیتیا تێکەڵی خواردنەکە بێت یان بۆ نەتەنانەت بتڵی ئاوەکانیش ئێمە کە بە تایبەتی لە وەرزی گەرمە ڕێنمایەکەی نابێ لە بەرتیشکی خۆردانێ نابێت لە پلەی گەرمی بەرزدانێ لەبەرەوەی کە لە پلەی گەرمی 25 بەرەوسەرەوە بوو ئەو مادە ئەنتیمۆنیە ئەو مادە پلاستیکی کە لەگەڵ یاتی تووشی داخورانە بێ گەردیلەکانی چکە ڕیسایکلیتیانێ بە تەواوەتیەکی نەگرتووە شیە بێتەوە تێکەڵی خواردنەکە بێمە زیان بە تەندروستیمانەگەێنێ گریمان بەم شێوە بەردەوام ببین حکوومەت چارەسەرم بارودۆخە ناکات تۆ وەکو پسپۆڕێکی خۆراک ئامۆژگاری چیاخ ڕێنمای چییە بۆ هاوڵاتیان
کە لەم وڵای پارێزراوە. هاوڵاتی خۆی مرکزە، هاوڵاتی خۆی بێ بڕیار بە، هاوڵاتی بە خۆی بەدوای ئەگەر حکوومەت هەڵنەسا بە ئەم ئەرکانی سەرشانی کە جێبێجەکە منی هاوڵاتی بە خۆم پارێزم. بۆ نمونە ماسەکردم ئەو ماساناکردم کە کوردی و دڵنیام لە پێکاتەکەی، بۆ نمونە خواردنەکەم لە قاپێکی سەفەری گیایای کڕم کە هەم زیانی نییە، هەم ئەگەر گەرم بێ و شی بێتەوە تێکەڵی شوێ هیچ زیانیە، چکە لەگەر مەشامی دروستەکرێ، یان بۆ نمونە سرکاکڕم سرکەی بەرهەمی خۆماڵی کردم و سروشتی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنرێت، زیاتر ئیتیمامی بۆ بەرهەمانی ناوخۆ. بەڵام بەداخۆ زۆر جار کاگلاکۆ زۆر جار لە ناوخۆی هەرێمی کوردستانیش خانێ خۆراک بەرهەم دێنرێت، ئەویش لەبەرەوەی چاودێرێکی ور نیە لەسەریان، زۆر جارێش بە پێی ستاندار نییە. بۆیە هاوڵاتی تا ئەتوانێت خۆی ببارێزێت، ئەو کاتە ئەگەر حکوومەت هەسا بە ئەرکی خۆی ئەرکی سەرشانی هاوڵاتی کەمتر بێتەوە. باشە بۆ پێی کە جەنابەت چەندین ساڵە لە بوارەکەی دڵنیام تاقیەکانی دەرەوە بینی و تاقیەکانی کە پشکنی خۆراشی لێ دەگرێت بەراورد بە وڵاتانی دەرەوە تاقیەکانی هەرێمی کوردستان بۆ پشکنینی بە تایبەت خۆراک، هەڵبەت کوالیتی کۆنتترۆڵ و کوالیتی جۆری پیشەزازی و چوزانم زۆر کاڵایتر ئەگرێتەوە تەنها خۆراک نێ، بەڵام تەرکیزمان لەسەر خۆراکە. جیاوازیان چییە لە بینی ئەوانی هەرێمی کوردستان وانی کە لە دەرەوەی؟ بەداخەوە من خۆم لە وڵاتانی عەرەبی، لە وڵاتی تورکیا، ئێران، هۆڵندا، بەلجیکا، ئەمانە هەمووی تاقیەکانم بینیوە کە چۆن پشکنەکەن. خۆم خواردنم بردو پشکنیم بۆ کردو بەداچوون بۆ کردووە. بۆنە لە هۆڵندا چوومە ناو تاقیگەیەکەوە کە تاقی سەلامەتی خۆراک بوو. هەموو کەسانی کە ناو تاقیشیان ئەگەر کەسانی پسپۆر بوون لە بواری خۆراکە. بەداخۆ لە تاقیەکانی هەرێمی کوردستان کەمترین پسپۆری خۆراکی تایە، واتە لەگەڵ ڕێز و خۆشەویستم بۆ هەموو ئەو پسپۆرانەی تر کە لە ناو تاقیەکانە کارەکەن، بەڵام بە دەرەجەیە کاری پشکنی خۆراک، کاری پسپۆرانی خۆراکە. ئەوەی کە من بینیم لە تاقیەکانی هۆڵندا بە تایبەتی هەمووی ئەو کەسانی کە ناو تاقیشیانە کە پسپۆری خۆراک بوون لە ماستەر بەرەو سەرەوە بوون، خبرەیەکی باشیانە بوو و لە ڕووی ئامێری پێشکەوتوشەوە هەموو ئامێرێکی باشیانە بە تایبەتی جیسیماس، LCMAS ئەمانیان هەبوو و SPLC بە ڕەهاییشی پێکرێت و بە شێوەی مانوێڵ پشکنی بۆ خۆراک ناکرێت، هەمووی بە شێوازێکی ئامێری پێشکەوتو پشکنی بۆ کرێت لە ڕێی کیتەوە بۆی کە نەتیجەیەکی 100% باتێ و ستافی پێشکەوتوی هەبوو و هەموو ئەو خۆراکانەی کە لەناو وڵاتەکەی خۆیانە بەبێ پشکنین بەبێ ئەپروڤی ئەو تاقیگانە ڕێگە نادرێت بفرۆشێ. واتە بۆ نەتەوە گەر بچۆ لە وڵاتێکی ئەوروپا خواردنێک بکڕا ئەگەر بە شێوازێکی هەر چۆنێک بێت لە هەر شوێنێک بکڕیت بە پێی ستانداردی کۆدێکسە، بە پێی ستانداردی ژیانیە، یعنی خەڵک دڵنیایە لەوەی کە پشکنی بۆ کراوە. بەڵام بەداخەوە ئێستا بازرگانەکانی خۆمان فێری ئەوەش بوون بەشێکیان، یعنی ئێمە بازرگانی باشیشمانێ ناتوانین بڵێ هەموو وەکویەکە، پەنجەکانی دەست هەموو وەکویەک نییە، بەڵام بەش لە بازرگانان فێر بوون تەنانەت کە لە ئەوروپاش خواردن هاورداکەن. من لەماوە ڕاپردووە بۆ نەپشکنی بۆ زەیت کردووە ئەوروپی بووە، زەیتەکە لە زەیتی زەیتون بووە، لە سا 60 پاڵم بووە، زعین زەیتی ناوکی دەنگی خورما بوو تەزویر کراوە. بۆیە بەداخەوە ئەوانیشمان فێر کردووە کە فێڵ بکەن بۆی بە نرخێکی هەرزانتر بکەیە لە سەرمان، بۆی قازانجێکی زیاتر بکەینەوەیەکی ئەو کارانەکەن دەرخواردی هاوڵاتیانی هەرێمەکەمان بدرێ و لە سنوورەکانی هەرێمی کوردستانیش وەکو گوتم لەبەرەوەی کۆنتترۆڵێکی پێویست نییە پشکنی تاو ناکرێت. ئەگەر بازرگانەکان بیانێ هەر خۆراکی داخلی هەرێمی کوردستان بکەن لەگەڵ ئەو پشکنانەی کە لە سنوورەکانی هەرێمی کوردستان دەتوانن بیگونجێن و دەرخواری هاوڵاتی بن. ئەماکەمە کۆتا پرسیار نمونەیەک خۆراکێک مادێکی خۆراکی کە بڵیت ئەم بە پێ پسپۆڕی جەنابەت کە بڵێن لە شێوە زانستێک ئێمە زۆر خراپە لە هەرێمی کوردستان بوونی هەیە، ئەگەر بوونی هەیە بەداخەوە ئەتوانم بڵێم بۆ نمونە سەوزە و میوەکان لە هەرێمی کوردستان هەم ئەوەی کە لە ناوخۆیە هەم ئەوەی کە هاورداکرێت هیچ پشکنێکی کیمیاییان بۆ ناکرێت، تا کوێستا بەس بە چاو پشکنیان بۆ کرێت. ڕێژێکی زۆریان بەپێی ستاندارد دژەمێرۆکانیان ستاندارد نییە، واتە ڕێژێکی زۆر پێسیسایدیان وەکارات و دژەمێریان وەکاراتەوە ئەگەر بە کوردی بڵێن. ئەم دژەمێروانە هۆکارێکی سەرەکین لە نەخۆشەکانی شێرپەنجە، یان ڕێژێکی زۆر نیتراتیان تیاوە کە لە ئاسی ستانداردی جیهانیانین، یان بەداخەوە بە تایبەتی لە وەرزی هاینە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەو سۆزانەی بەرهەم دێنرێت کە بە چای خۆم بینیمانەوە هەموو خەڵکی بینێ لە پاشەڕۆی کارگەکان، لە پاشەڕۆی پیسایی، لە ڕێژێکی زۆر کانزا قورسەکان و موادە قورسەکانی تایە کە ئەمانش بەدڵنیایە کاریگەری خراپەکات سەر تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە پێویستە ئەرکی حکوومەتە وەکو باسم کرد جارێکی تریش ئەمانە کۆنتترۆڵکە و ئەرکی هاوڵاتی قورسە هاوڵاتی بێت تا بتوانێت خۆی پارێزێت و بە دوای مەزدەڕێکی تەندروستا بگەڕێت کە ئەوەش بەداخەوە قورسە. بەڵام چۆنەڵێ دەرچێک ماوە ناتوانین بڵێ هەموو خۆراکانی کە لە هەرێمی کوردستانیان ناتەندروستن خۆراکی باشیش هەیە. من پێم باشە هاوڵاتی بڕێک زیاتر پارە با بە خواردنەکە وەک لەوەی ئەوە نەبا بە دەرمان و بۆ چارەسەرەکەی. تا بێ هاوڵاتیان ورتر بن لە گەڕان بەدوای ئەبێ هاوڵاتی ور بێ لە کردنی خواردنەکان و لە تەقلید و لەو خۆراکانەی کە دڵنیانی و پرسیارکەن ئێمەش خۆمان لە خزمەتیانن. زۆر بەڕێز دەشکرد حەمید پسپۆڕی خۆراک زۆر سپاس. دەستان خۆش بێ. زۆر سپاس.
سامان عەبدولقادر ئەندام لە لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لە دوانێکیدا قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردووە دەربارەی ئەو شوێنانەی کە لە سەری ساڵدا نرخەکانیان بەرز دەکەنەوە. لە دوانەکەیدا ئاماژەی بەوە کردووە هەر هاوڵاتیەک هەستی کرد کە نرخەکان لە شوێنێک بەرزە یاخود لە دوکانێک دەتوانێت سکاڵا تۆمار بکە. ئێمە وەکو چاودێری بازرگانی ئەلبەتە لیژانمان هەیە لیژنەمان هەیە دەرەچێ ئەو لیژنانە بەردەوام لە دەرچوونایە ئەجا لەم ڕۆژانەی کە بۆ نێو و ئاهەنگ و ڕۆژانی سەری ساڵ و ڕۆژانی جژن دایم لیژنەمان هەیە لە دەرچوونایە ئەو لیژنانە کێشەکانیان هەموو کێشەکان ئەوەی کە پەیوەندی بە نرخەوەی زیاتر حل ئەکرێ ئەوەی کە پەیوەندی بە غەشی تیجاریەوەتە ساختەی بازرگانی هەمووی حلەکەن ئەمجا ئەوەی کە پەیوەندی بەوەیە عفوان کە پەیوەندی بە بابەتی ئەکسپایرە بابەتی کواڵەتی نزم ئەوانە هەمووی حلەکرێ لە دایرەکانمان بە بسوڵێکی سەرپەچی بەڵێ بە تاکی دوایە وەکو پێم وتی لیژنەکانمان لەو لە ئاهەنگ و بۆنەکان هەمووی لە دەرچوونە ئەچنە سەر ئەو شوێنانی کە گومانی لێ ئەکرێ کە نرخەکان بەرزەکەنەوە یا ئاوەتا بە پێی سکاڵە مەسەلەن سکاڵی هاوڵاتیانمان بۆیە کە نرخەکان بەرزە ئەچنە سەر ئەو شوێنە سەر ئەو موقع بە دوواداچوونێکی خۆیانەکەن کە زانیان شتەکە وایە یەک پسوڵی ئامادەبوونی بۆ ئەەکەم پسوڵێکی سەرپێچیە ئەچێتەوە بۆ بەردەم بەڕێبەری چاودێری بازرگانی و بڕیاری لەسەرە هێڵێکمان هەیە کە پەیوەندە بە لێپرسایی بەشی چاودێرەکان لە چاودێری بازرگانی ئەو هێڵەمان هەیە هەروەها هێڵێکمان هەیە لە کە پەیوەندە بە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەو دوو هێڵە هێڵێکی گەرمن ئەو هاوڵاتیە توانێت پەیوەندی بە هێڵانە بکە نرخ هەڵواسین ئەو بابەتە زۆر دەمێکە هەیە چەند ساڵانێکە لە سلێمانی هەیە یعنی ئەوە نییە بڵین ساڵێک و دو ساڵە تقریبان بۆ 15 ساڵ ئەو نرخانە هەیە جا هەر پەیوەند تایبەت نییە بە شوێنی گەشتیاری تایبەتە بە هەموو شوێنێک بە هەموو بابەتێک بە هەموو کاڵایەک بۆ هەموو دوکانەکان یعنی ئەو نرخەڵواسینە ئەوە هەیە ئەوشتا ئەوەی پابند نەبێت بە نرخەڵواسین ئەوە وەکو پێموتی پسوڵێکی سەرپێچی بۆکرێ ئامادا بێت لە بەڕێبەتی چاودێری بازرگانی بۆ بڕاردان لەسەر پسوڵەکەی یعنی واتە ئەبێ هاوڵاتی هوشار بێ کە ئەچێتە شوێنێک کاڵایەک هەر شوێنێک خواردن بێ خواردنەوە بێ پۆشاک بێ هەر شتێک بێ هەر شتێک سێریشی نرخەکەی بکە نرخ هەڵواسرا بێ بەپێی ئەو نرخە بیکڕە ئەتوانێت معاملەی کە ئەویان پەیوەندی بەخۆیەتی بەس لەوە زیاتر کە هەبوو ئەتوانێت سکاڵاکات بیان پەیوەندی کە بە هێڵەکان و ئێمە پسوڵی سەرپێچی بۆکەن ئێمە سزا و ڕێکارەکان وەکو یەکەم جار ئەگەر یەکەم جاری بێت پسوڵی بۆ بکرێ ئەوە بە سزایەکی مالی دەرەچێ بۆ دووهەم جار ئەو سزایە بۆ نمونە ئەگەر 100,000 بێ ئەبێ بە 200,000 یا بە 250,000 بۆ سێهەم جار ڕێکارەکە قورسترە بێ ئەبێ بە داخستن لە دوای داخستنەکە ئەگەر هەر بەردەوام بوو لە سەرینەکەەوە ئەدرێ بە ڕێکاری یاسایی لا کەرکووک ژمارەی خێزانی مەسیحی کە ژمارەیان نزیکەی 1200 خێزان دەبێت لا گەڕێکیی ئەو شارەدا نیشتەجێ بوون و پەیوەندێکی پتەویان هەیە لەگەڵ پێکاتەکانی دیکەی شارەکە پەیامنێرمان موسا کاظم لەم بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردووی مانگی 12 هەموو ساڵێک بۆ مەسیحەکان مانگێکی پیرۆز و تایبەتە بەهۆی یادکردنەوەی ساڵیادی لەدایکبوونی ئیسای پایەمبەر لە کۆتایی ئەم مانگەدا هەموو ساڵێک لە شەوی 24 لەسەر 25 مانگی کانونی یەکەمەوە تا کۆتایی مانگەکە لە تەواوی جیهاندا مەسیحیەکان ڕوودەکەنە کڵێساکانیان بە مەبەستی ئەنجامدانی سروتە ئاینیەکان و جەژنە پیرۆزە لە یەکتری لە کەرکووک ژمارەی خێزانە مەسیحیەکان نزیکەی 1200 خێزانە و چەند گەڕێکێکی تایبەت بە خۆیان هەیە پێکەوەژیان لێرانە هەن هەنێ لایەن هەن کە واچۆن ڵی دۆگمانەگە بیر بکەنەوە بە دۆگمایە نەبیر بکەنەوە نەخێر بەڵام ئەوانە کەمینەن سوپاس بۆ خوددا کە زۆرینە ئەوەیە کە تێدەگەن ئێستاکە خەڵکەکە تێدەفکرێت پەیوەندیەکی باش لە نێوان پێکاتی مەسیحی و پێکاتەکانی دیکەی شارەکە بەدی دەکرێت هەر لە مێژەوە تێکەڵ بە یەکتر بوونە و زۆر جار کار و ژیانیان بەیەکەوە بووە کەرکووک حاڵەتێکی جیاوازی هەیە و خۆشبەختانە پەیوەندێکی باش لە نێوان ئێمە و سەرجەم پێگاتەکانی دیکەی شارەکە هەیە ئێمە ئێستا دڵخۆشترین بەوەی کە نوێنەری ڕاستەقینەمان لەم حکوومەتە نوێی کەرکووک هەیە
لە ڕابردوودا بەشێک لە مەسیحەکانی کەرکووک بەهۆی ناسەقامگیری ژیانیان و چەندین هۆکاری دیکە کۆچیان دەکرد و زێدی خۆیان بەجێ دەهێشت بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و ئەوەی جێگای دڵخۆشییانە ئەوەیە کە ئێستا نوێنەری ڕاستەقینە و هەڵبژێردراویان لە ئەنجومەنی پارێزگای شارەکەدا هەیە. الإدارة المحلية الجديدة هي عبارة عن بێگومان حکوومەتی نوێی کەرکووک دەتوانم بڵێم وەک چەپکێ گوڵ وایە و بەشە نازیەوە هەمومان وەکو کورد و عەرەب و تورکمان و مەسیح لە پێناو پاراستنی ئەو پێکەوە ژیانەی لە پارێزگاکەماندا هەیە کار دەکەین، هەروەها کار بۆ خزمەتکردنی سەرجەم نەتەوە و پێکاتەکان لە ئەنجومەنی پارێزگا دەکەین. کەرکووک شارێکی فرەپێک هاتەیە. مەسیحی شێکێکە لەو پێکاتانەی شارەکە لە ئیدارەی نوێی پارێزگاکەشدا گرنگی بە داخوازی و تایبەتمەندی سەرجەم پێکاتەکانی شارەکە دەدرێت و کار بۆ هەمویان دەکرێت. موسا کاظم، تۆڕی میدیایی ئێستا، کەرکووک. لابارەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکانەوە شاهۆ عوسمان جێگری پارێزگای سلێمانی لە لێدوانی کتابەتدا قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردووە و سەبارەت بەو کێشەیە دەڵێت پێویستە وەزارەتی ناوخۆ چارەسەری ئەم کێشەیە بکات و بە زووترین کات بێتە سەرخەت. هەمومانەزانین ئەم ئۆتۆمبیلانە بەدەست هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئەم وڵاتەوەنجا چ لە پارێزگای سلێمانی یاخود لە دەرەوەی پارێزگای سلێمانی ئەوانە بەشێکن لە هاونیشتیمانیانی ئەم وڵاتە. ڕاستە ئۆتۆمبیلەکان وەکو ئێستا کە سەیرێکی ئۆتۆمبیلێکە تابلۆی نییە، تابلۆی هیچ پارێزگایەکی یاخود با بڵێن کۆتر تابلۆی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەو تابلۆانەی کە بە ئۆتۆمبیلەکانی ترەوەیە و ئەم هاوڵاتیانە ئۆتۆمبیلانیان کڕیوە. ینی ئێمە تەمەنایەوە کەین هەڵسەنگاندنێکی گونجاو بکرێ بۆ ئەم بابەتە و ئێمەش هاوکار بین بەشێ بین لە چارەسەر ئەم هاوڵاتیانە زەرمەند نەبن، بەڵام پێدانی تابلۆی ئۆتۆمبیل نە لە دەسەڵاتی پارێزگامانە نە دەسەڵاتی بەڕێوەبەراتیات شوێ پارێزگای سلێمانی. وەک لە چەند ڕۆژی ڕابردووش لە ڕاگەاندنەکان بەڕێز بەڕێوەبەری هاتوشۆی پارێزگای سلێمانی ئاماژەیدا کە پێدانی تابلۆ لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی هاتوشۆی سلێمانی نییە و چارەسەری ئەم گرفتە پێویستە وەزارەتی ناوخۆ بێتە سەرخەت و چارەسەرێکی گرفتی ئەم ئۆتۆمبیلانە بکرێ بۆ خاوەنەکانیان وەک بەشێک لە هاوڵاتیانی ئەم هەرێمە و ئێمە شەو لە دەین بەشێک بین لە چارەسەرە و هاوڵاتیانە ئەوەندە زەرمەند نەبن. ئێمە وەک پارێزگامە هەر شتێ بکرێ بە فەرمی ئەکرێ و هەر بڕیارێک دەرچێ بە فەرمی دەرەچێ و هیچ بڕیارێکی زارێکیمان نییە یاخود هیچ بڕیارێکمان نییە تەنها وەک بڕیار دەرچوو بێت و لە لای هاوڵاتیان نەبێ و نووسراوانەی کە ئێمەیەکەینەوە بڕیارانەی کە لە دەسەڵاتی پارێزگامانە یاخود ئەو بڕیارانی لەسەروی خۆمانەوە پێمانەگا و گشتاندی پێەکەین بۆ فەرمانگەکان و بۆ ئەکەیداریەکان و قایمقامەت و ناحیەکان بە فەرمی ئەکریانی شتێکی نهێنی و شاراوە نییە. بەڵام ئەم بابەتە پێویستی بە چارەسەر هەیە و بە دڵنیاییەوە هەموو لایەکمان بەشێگە بین لە چارەسەر بۆی ئەم گرفتە لە بنەوە چارەسەر بکرێەوە چارەسەری ڕیشەی بۆ بدۆزرێتەوە. من لە ئێستەیە ناتوانم هیچ بڵێم، بەڵام ئومێدەوارین ئەو هاوڵاتیانەوە هاوڵاتی ئەم هەرێمە زەرمەند یەکەم نەبن لەو بوارەیە لەو بابەت. مژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودە.